لە ئێستادا جیهان بە قۆناغی زیندووکردنەوەی هەستی نەتەوەیەتیدا تێدەپەڕێت. وڵاتانی جیهان پشت بەو هەستە دەبەستن وەکو سەرچاوەی شوناس و هۆکاری پێکەوە کارکردن. بەڵام ئەو هەستە نەتەوەیە لە سەرانسەری جیهاندا بەرئەنجامی زۆر خراپی ڕەگەزی و تائیفی بۆ کەمەنەتەوەی و ئاینەکان لێکەوتوتەوە کە زۆرێک لە ماف و سربەخۆییان لەدەستداوە و کەوتونەتە ژێرنیری ستەمکاری حکومەتە نیشتیمانیەکان کە دەیانەوێت هێز و دەسەڵاتیان پەرە پێ بدەن. پاتریک کاکیبرن نووسەری بەریتانی لە ڕۆژنامەی ئیندیپێندنتدا وتارێکی لەو بارەوە بڵاو کردوێتەوە و ئاماژەی باڵکشانی هەستی نەتەوەیی زۆرینە و چەوسانەوەی کەمینەکان لە جیهاندا کردووە و زیاتر گرنگی بە کێشەی ئیگۆر و کشمیریەکان داوە. ناوبراو ئاماژە بۆ دەکات کە کەمینە ڕەگەزی و ئاینیەکان لە زۆر وڵاتی جیهاندا تووشی گوشاری گەورە بوونەتەوە بۆ خۆ بەدەستەوەدانی سیاسی و ڕۆشنبیری هەمەلایەنە. بۆ ئەوەش ڕێکاری دڕندانەی هاوشێوە لە هەموو ئەو وڵاتانەدا دەگیرێنە بەر کە بریتین لە زیندانیکردنی بە کۆمەڵ و ئەشکەنجەدانی دڕندانە و لە ناوبرنی پارتە سیاسیەکانیان و میدیای سربەخۆیان. تۆمەتی تیرۆریش ئامادەیە بۆ هەر ناڕزاییەکی ئۆپۆزیسیۆن بە دڕندانەترین شێوە سەرکوت دەکرێن باوەکو زۆریش ئاشتی خوازانە بێت. نووسەر ڕەخنە لە مامەڵەی خۆرئاوا بەرامبەر ئەو ستەمکاریانە دەگرێت دەڵێت هەرچەندە کێشەی ئیگۆر شایستەی ئەوەیە گرنگێکی زۆر تایبەتی پێ بدرێت و ڕای گشتی بۆ کۆ بکرێتەوە، بەڵام ئەوە گەمژەیە کە بەو شێوەیە گومان ببین لاکردنەوەی لە ناکاوی خۆرئاوا لە ئیگۆر مانای ئەوەیە خۆرئاوا دەیەوێت دادپەروەری بۆ کێشە ڕەواکەیان دەستەبەر بکات. بەڵکو هۆکارەکەی گرنگیدانە بە سەرۆکی چین شی جینپینگ چونکە لە گۆشەنیگای ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە شەیتانێکی نوێیە، بۆیە هەر کارێک بکات دەیکەنە بەڵگەی خراپەکاری چین بۆ دژایەتی کردن و ڕاگررتنی. دواتر ئاماژە بەو سەرکوتکردنی موسڵمانانی هیندستان دەکات کە حکومەتە نەتەوەیی و هیندۆسیەکەی ناریندرا مۆدی ڕەگەزپەرست بەڕێوەی دەبات و سەرکوتکاری و تراژیدیایەکی گەورەی لە وڵاتەدا بەرهەم هێناوە. پاتریک ئاماژە بە بڕیاری 5 ئابی ساڵی ڕابردوو دەکات کە حکومەتی مۆدی لە دژی کشمیریەکان دەری کرد کە تایبەتمەندی دەستوری هەرێمەکانی هەڵوەشاندەوە و دابەشی کرد بەسەر دوو ناوچەدا بە بیانووی گەشەپێدانی ئابووری زیاتر، بەڵام بەهۆی ڕاگەیاندنی باری نائاسایی و ڕاگررتنی هاتوچۆی هاوڵاتیان و داخستنی ناوچەکانیان و بە سەربازی کردنیان بە پێچەوانەی بانگەشەکانی حکومەتی نیودەلهی ئابووری هەرێمەکە لە خاپووربوون نزیک کەوتوتەوە. جگە لەوەشتیان ملیۆن مسلمانی هیندی لە مەترسی لێسەنەوەی ناسنامە و مافی شارستانیدا بە شێوەیەکی پلە بە پلە و ڕێخستنەوەی هاوڵاتی بوون و تۆماری نیشتیمانی هاوڵاتیان کە حکومەتەکەی مۆدی بڕیاری لەسەرداوە. بەپێی ئاماری کۆمەڵی باوکی ونبووان کە ڕێکخراوێکی مەدەنی ناوخۆیی کشمیریە، ژمارەی ونبوانی کشمیر لە ساڵی 1990 تا ئێستا گەیشتۆتە 10,000 هاوڵاتی. نووسەر وتارەکەی لەوەدا کورد کردوتەوە کە ئەوەی لە کشمیر ڕوودەدات لووتکەی هەڵکشانی بەردەوامی چەوسانەوەی موسڵمانانی هیندستانە کە ژمارەیان 200 ملیۆن کەسە، ئەویش بەهۆی دەسەڵاتی حکومەتەکەی پارتی بەهاراتیا جاناتای هیندۆسی ڕەگەز پەرستەوە کە هەموو شێوازەکانی سەرشۆڕکردن موسڵمانان بەکاردەهێنێت بۆ تواننەوەیان کە دو هەوڵی دانانی بەردی بناغەی پەرستگەیەکی هیندۆسی بوو لە جێگەی مزگەوتی بابری مێژوویدا کە هیندۆسەکان لە ساڵی 1992دا ڕووخاندیان. جگە لەوەش پەڕگیرە هیندۆسەکان لیستی 3000 مزگەوتیان بڵاو کردەوە کە داوای ڕووخاندن و گۆڕینیان بە پەرستگەی هیندۆسی دەکەن.